یەکێ لە مشکلە گەورەکانی نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا ئەوەیە هاوڵی نەخۆشە هاوڵی نەخۆش ڕۆژانە ئێمە تووشی مشکلا بین لەگەڵ هاوڵی نەخۆشە چونکە ئاڵێ چمە لای نەخۆشەکەم یەتە خوار و ئەچێت تێکەڵی خەڵکی کە ئەبێ ئەوانی کەش توش ئەکا بۆیە هاوڵی نەخۆش چەند بکرێ ئێمە وامان بیستا وا بڕیانمانداوە لە هەفتەیەکە 3 ڕۆژیان بۆ 4 ڕۆژ بێڵین هاوڵی نەخۆش تەبادورکە وا باشتریش ئەوە هاوڵی نەخۆشە کە لە نەخۆشخانن ڕۆشتە دەرەوە باشترەوەیە خۆی کەرنتین کە ئەگەر بتوانێت چونکە لەوە تێ علامەتی نەبێ و خەڵکی کە توش بکات ئەم داتانە داتایەکی باش نین و ئێمە سەرەتایی ئەڕۆینە سەرتی وەرزی زستانەوە سەرەتای وەرزی پاییز بۆ زستان ئەمە کۆمەڵە دیسان کۆمەڵی مشکلی ترمان بۆ دروستەکە ساردبوونەوە لە ڕێنمایەکان باش نییە لە سەرەتای شەپۆلی یەکەمەوە ئەمە شەپۆلی دووەمە هاوارمان کردووە پابند بن بە ڕێنمایەکانەوە و ئەو کەسانیشی کە تووشە بن ئەمە کۆتایی نییە ئەو ئەگەر پابندبی بە ڕێنمایەکانەوە ئەو ڕێنمایانەی کە هەیە چارەسەرێکی زوو وەریگری زوو بزانی بە ئاسانی تێپەڕێنی لەوەی پێویست نەکە سەردانی نەخۆشخانەشکەی هەر بە کۆمەڵی چارەسەری سەرەتایی لە ماڵەوە تۆ تێپەڕێنی